لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی هەشتاویەک لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێ وەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولقد أنزلنا إليك آيات بينات وما يكفر بها إلا الفاسقون. بەڵێ خۆشەویستان، لە ئاەتەکانی پێشتر خوای گەورە سوبحانەهو وتەعالە باسی لەوە کرد کە جوولەکەکان دوژمنایەتی جبریل دەکەن عەلەیهی سەڵات وەسسەلام. سەبەبی دوژمنایەتەکەشیان ئەوەیە کە لەبەرچی ئەو وەحیەی لە بۆ پێغەمبەر هینایە سەڵی الله عەلەیهی وسەلەم. ئیتر خوای گەورە بەیانی کرد کە جبریل لە خۆیەوە نەیهێنا، بە فەرمانی خوا هینایەتی سوبحانەهو وتەعالە. ئیتر لە دوای ئەوە خوای گەورە دەفەرمی ئەو ئاەتانە کە لۆتوو دابەزیە ئاياتی زۆر ڕۆشن و زۆر وازحن لەسەر ئەوەی کەوا کەلامی رب العالمینە. ئەگەر چی دوژمنایەتی جوولەکەش لە بۆ جبریل و لە بۆ خودی پێغەمبەر و صلی الله علیه وسلم لە بۆ پەیامەکەت، ئەوە هیچ ئەو دوژمنایەتیە تەئسیر لە حەقانیەتی ڕیسالەکەی تو ناکە، لەبەرەوەی پڕ لە بەڵگەی ڕۆشنە لەسەر ئەوەی کەوا کەلامی خوایە و محەممەد صلی الله عليه وسلم نێردراوی خوایە و خاتەمی پێغەمبەرانە. بەڵێ ئەوجە بە لامی توكيدي قسمي بقدي تحقيق خواهي قرد فرمي أو آتانا ولقد أنزلنا إليك يا رسول الله لبوتو دامان بزاندي أو ديار أنزلنا وكوت ما لقل نزلنا ديار أنزلنا واتا دامان بزان نزلنا واتا تكرار جدبيتو أو وحيا بهردوش لبو پیغمبر هاتي صلى الله عليه وسلم. ئیتر ئەو ئاتانە لەلایەن خوای گەورەوە هاتێ کاتێش کەوا خوای گەورە لەفظی نزول بەکاردەینی ئەوە بەڵگەیە لەسەرەوەی کەوا خوای گەورە سبحانه وتعالى مستو على عرشه من فوق 7 سماوات سبحانه وتعالى. خوای گەورە لەسەروی عەرشەکەی ئیستیوای کردە ئیستیوایەک لائق بەخۆی لەسەروی 7 ئاسمانەکان. لەوێ ڕاخوای گەورە فەرمانی بە جبریل کردی ئەو وحیە دابەزێنی لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرەوەی نزول دائما وەکو لەفظێک واتە دابەزینی شتێک لەسەرو لە بۆ خوارو. ئەوەش بەڵگەیە لەسەرکەوە خوای گەورە سبحانه وتعالى وەکو اعتقاد ئەهلی سنە والجەماعە مستو على عرشه من فوق 7 سماوات استواء يليق بذاته سبحانه. ولقد أنزلنا إليك آيات بينات. بەڵێ خوای گەورە دەفەرمی لە بۆتمان دابەزاندیە آيات بينات ئەو ئاتانەی کەوا زۆر ڕۆشنن، زۆر ڕۆشنن، زۆر ڕووناکن، بەڵکو وەکو لە جێگەی فەرمی مبەییناتیشن، نەک هەر بە خودی خۆیان ئاتەکان ڕۆشنن، بەڵکو زۆر ڕۆشن کەرەوەشن. واتە دەربارەی هەر شتێک هاتبی ئەو قەزەیەشی ڕۆشن کردیتەوە. ئیتر بە هیچ شتێک هیچ هەنجەتێک نییە لە بۆ کەسێک کەوا ئیمان پێنەینی، بەڵام ئەوەی کەوا ئیمانی پێناینی وما يكفر بها إلا الفاسقون. هەندێکەوە هەر کەسێک جۆی لێ بە ئیمان پێبینی، بەڵام هیچ کەسێک کوفری پێناکە ئیلا مەگەر بەخۆی فاسق نەبی. فاسق دیارە فسقی ئەکبەرە لێرە وەکو وتمان دیار فسقی ئەکبەر و فسقی ئەصغەر هەیە لە قورئانی پیرۆز. فسقی ئەکبەر بە معنای کوفر دێواتە دەرچوون لە دایرەی ئیسلام، دەرچوون لە دایرەی ئیسلام. وەکو خوای گەورە لە جێگای دیکەش فسقی بە معنای کوفری ئەکبەر بەکارهێنایە. ئەفەمەن کانە مؤمنا کەمەن کانە فاسقا لا يستوون. بەڵێ کە مؤمن و فاسق کەواتە دووشتی بەرامبەر یەکن، وەکو یەک نین. ئەوە بە معنای کوفری بە معنای کوفر دێ، بە معنای دەرچوون لە دایرە دێ. وهروها فسقی ئەصغەریش هەیە وەکو لە سورة الحجرات يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا. کەواتە لەوێن دەرێ بە معنای ئەوەی دێکەوە کەسێکی گوناحبار، کەسێکی فاسق بەڵام فسقی ئەصغەری هەیە لە دایرەی ئیسلام دەرنەچووە. بە هەر حاڵ کەواتە ئەوەی کەوا کوفر بە ئاەتەکان دەکا لە کاتێکدا ئاەتەکان زۆر ڕۆشنن، هیچ
وەکو عارب دێ لا غبار عليه هیچ بە هیچ شێوەیەک هەنجەتی ئەوەی پێوە دیار نییە والعیاذ بالله کەوا شەک و گومانی تێدا بین نا لەلایەن خوای گەورەوە هاتێ زۆر بە واضحی دیارە ئاتەکانی زۆر ڕۆشن و ڕۆشنکەرەوەن ئەوەی کەوا کوفری پێ دەکا فیسقەکەیتی وای لێ دەکا کەوا کوفر بە ئاتەکانی خوای گەورە بکە کەواتە هەر لە ئەسڵەوە بەخۆی فاسقە و دەرچووە لە دایرەی ئیسلام ئیتر بە فیسقەکەی و بە سەبەبی فیسقەکەی کوفر بە ئاتەکانی خوای گەورە دەکا سوبحانه وتعالى أو كلما عاهدوا عهدا نبذه فريق منهم بل أكثرهم لا يؤمنون سبحان الله كواتا وەکو دڵنەوایی لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو دڵنەوایی لە بۆ ئیمانداران کاتێکە هەڵوێستی جوولەکە ئەوها بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرامبەر بە قورئانی پیرۆز بەرامبەر بە ئیمانداران شتێکی نامۆ نییە لە تاریخی جوولەکە بەڵکو ئەوە كلما عاهدوا عهدا کاتە كلما لە بۆ تەکثیر بەکانێ هەر چەند جارەی ئەوان عهد و پەیمان بدەن عهد و پەیمان دەستچێنن سبحان الله ئەوە كلما عاهدوا عهدا هەر کاتێکی ئەوان عهد و پەیمانێک بدەن نەبەذه فەریق منهم هەر کاتێک کاوان عهد و پەیمانێک بدەن ئەوە کۆمەڵێک لەوانەوە لە بابی ئینصافە خوای گەورە نافەرمی هەمویان دەفەن کۆمەڵێک لەوانە نەبەذه فەریق منهم سبحان الله نەبذ واتە فرێدان واتە التزام پێنەکردن دوورکەوتنەوە لێ هەر کاتێک عهد و پەیمانێک دەدەن لە جیاتەوەی کەوە عهد و پەیمانەکە جێبەجێ بکەن دەستی پێوە بگرن نەبەذوه فڕەی دەدەن نەبەذه فەریق منهم کەواتە هەر کاتێک عهد و پەیمانێک بدەن ئەوە کۆمەڵێک لەوانە ئەو عهد و پەیمانە فڕێ دەدا و ئیلتزامی پێناکە بەل ئەکثەرهم لا یؤمنون نەک کۆمەڵێک لەوانە بەڵکو زۆربەی زۆریان هەر ئیمان ناینی سبحان الله زۆربەی زۆریان هەر ئیمان ناینن کەواتە شتێکی طبیعیە کەوا ئیمان بە پەیامەکە نەینن یا رسول الله صلی الله عليه وسلم شتێکی طبیعیە ئەی مسلمان کەوا ئیمان بەو پەیامەی نەینن کە ئەنگۆ پێتانە و هەڵگرینە ولما جاءهم رسول من عند الله مصدق لما معهم وكاتك پیغمبرێک هات کەوا محەممەد المصطفى صلى الله عليه وسلم ولما جاءهم رسول من عند الله کاتێکەوە پێغەمبەرێک هات لەلایەن ئەڵڵاوە سبحانه وتعالى من عند الله کەواتە بە پەیامی خوا بوویتە پێغەمبەری خوا و کاتێک پێغەمبەرێک هات لەلایەن ئەڵڵاوە سبحانه وتعالى بە پەیامی ئەڵڵا سبحانه وتعالى مصدق لما معهم هاتنی ئەو پێغەمبەرەش تەصدیقی ئەو کتێبەیەکەوە لە بەردەستی خۆیانە لە تەورات و لە ئینجیل هەر کاتێک پێغەمبەرێک هات لەلایەن خواوە سبحانه وتعالى هاتنی ئەو پێغەمبەرەش تەصدیقی ئەو کتێبەیەکەوە لە بەردەستی خۆیانە لەبەر ئەوەی لە کتێبەکەی خۆیان باس کرایەکەوە پێغەمبەرێک دێ وەکو خوای گەورە سبحانه وتعالى لە چەندین جێگا باسی کردیە کەوا لە تەورات و لە ئینجیل خوای گەورە باسی کردیە کەوا کۆتا پێغەمبەر و خاتەمی پێغەمبەران دێن عليه الصلاة والسلام پێویستە ئیمانی پێبین نەکرد بە خۆیان وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەگەر موسا زیندی بووە لەو کاتێککە پێغەمبەر صلی الله عليه وسلم إلا دەبووە ئیمان بە پێغەمبەری مەبینی صلی الله عليه وسلم وفعلا پێغەمبەران وانە لەبەرەوەی عیساش عليه الصلاة والسلام کاتێکەوە لە یەکە لە ئەشراتەکانی ساعە یەکە لە علامەتە گەورەکانی ڕۆژی قیامەت کە دادەبەزیتەوە دێتەوە سەر ڕووی زەوی عینی بە شەریعەتی محەممەد صلی الله عليه وسلم بە شەریعەتی رسول الله حکم دەکا نەک بە ئینجیلەکەی کات خۆی لە بۆوی هاتەبوو کەواتە هاتن کاتێکەوە پێغەمبەرێک هات لەلایەن الله سبحانه وتعالى تەصدیقی ئەو کتێبەی دەکات کە لە بەردەستی ئەوانە لەبەرەوەی کتێبەکەی ئەوان موژدەی بە هاتنی ئەو پێغەمبەرەدایە موقفیان چ دەبی نبذ فريق من الذين أوتوا الكتاب كتاب الله وراء ظهورهم سبحان الله کۆمەڵێک لەوانە بە هاتنی ئەو پێغەمبەرە ئەوانەی کەوا ئوتوا الكتاب کە کتێبی خۆیان لێ هاتیە لەو حاڵەتەی کتابی خوای گەورە فڕێت دەنە پشتە خۆیان سبحان الله فڕێت دەنە پشتە خۆیان وراء ظهورهم کەواتە تەماشاک نافەرمی کتێبی خوای گەورە سبحانه وتعالى فڕێت دەنە پێش خۆیان نافەرمی فڕێت دەنە لای ڕاستیان لای چەپیان چونکە ئەگەر فڕێت دەن لای پێشیان لیان لای ڕاستیان لای چەپیان احتیمالی هەیە ڕۆژێک لە ڕۆژان هەڵی بگرنەوە بەڵام کە دەفەرمی وراء ظهورهم فڕێیاندا پشتە خۆیان فڕێیاندا پشتە خۆیان واتە بە نیەتی ئەوەی کەوا هیچ ئاوری لێ نەدەنەوە سبحان الله بە نیەتی ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان هەڵی نەگرنەوە ئەو کتابە چییە كتاب الله وراء ظهورهم هەندێک لە مفەسرین دەفەرمی واتە کتێبەکەی خۆیان
ئەوانەی کە ئوتول الکتابەوەتە ئەو تەوراتەی خۆیان کە بە خۆی لە خودی ئەو تەوراتەدا هاتنی قورئانی پیرۆزی تێدا هاتنی محەممەد المستەفای تێدایە صلی الله علیه وسلم کە پێشترێ بە خۆیان خوێندیتیان و ئیمانیان پێ هەیە بەڵام کاتێک ئەو پێغەمبەرە هات ئەو کتێبەی خۆیان فڕێدا پشتە خۆیان سبحان الله کاتە کار بە کتێبی خۆشیان ناکەن بە فعلی کار بە کتێبی خۆشیان ناکەن بە تایبەتی کاتێکەوە فەرمانیان پێ دەکات کە ئیمان بە خاتەم پێغەمبەران بینن عەلەیهی سەڵات وەسەلام ئیتر واتە کتابەکەی کە فڕیاندا پشتە خۆیان واتە کتێبی خۆیانە هەندێک لە مفەسرین دەفەرمون نەبەذ فەریق من الذین ئوتوا الکتاب کتاب الله وراء ظهورهم واتە قورئانی پیرۆزیان فڕێدا پشتە خۆیان قورئانی پیرۆزیان فڕێدا پشتە خۆیان کەواتە لەو حاڵەتەی لێرەدا کتاب الله بەمەستیان قورئانەوە هەردووشی دەگریتەوە بەڕاستی ئەوان بالفعل کە ئیمانیان بە قورئان نەهێنایە فڕیان دایەتە پشتە خۆیان وەکە ئیمانیان بە قورئانیش نەهێنا کتێبەکەی خۆشیان فڕێدات پشتە خۆیان بەرەوەی ئەگەر ئیمانیان بە کتێبی خۆیان هەبیتن ئەگەر ئیمانیان بە کتێبی خۆیان هەبیتن بە هیچ شێوەیەک فڕی نادەنە پشتە خۆیان بە هیچ شێوەیەک بەڵکو ئیمان بە کتێبەکەی خۆیان دەفعیان دەکە لەوەی ئیمان بە قورئانی پیرۆزش بین کەواتە هەردوو مانای تەواوە هەم قورئانی پیرۆز هەم کتێبەکەی خۆیان فڕێدایتە پشتە خۆیان لە کاتێک گویان کرێت کەئەنەهم لا یعلمون كأنهم لا يعلمون وكأنما نازانن وكأنما نازان كأو حقا مع العلم تاك دزان أو حقا وكأنما جاهل بوي كوا أو بيغمبري هاتيا فعلا بيغمبري خاتم ولا لا خواي يقولوا هاتيا وكأنهم لا يعلمون كواتا إيشي أوان وكو إيشي كسيك كوا جاهل بعلمي بينبي مع العلم أوان دزانن لويا كسيك كوا بعلم وزريميك بكا زود زريمك يقورت اللوي كوا كسيك بزهلو بيكا كسيك بزهلو بيكا كواتا زريمي أهل كتاب ككفر ببيغمبر كان صلى الله عليه وسلم لزريمي مشركين قورتر كاتك إيمان ببيغمبر صلى الله عليه وسلم لبروي أوان يعلمون بلام لقد أو علمي كايتشان أو جا إيمان ببيغمبر صلى الله عليه وسلم بلام كاتك سبحان الله قدري خواهي قولوا كسيك كوا إيمان بحقنيني ابتلاء بباطل كسيك كوا سردانا ويني لبو أو خواتاك تنيا سبحانه وتعالى بالتأكيد سردادا ويني تنلبو ذاتك كوا شاني سردان واندنو شاني برستنية كواتا أوا سنتي خواه سبحانه وتعالى هر کەسێک لە خوا نەترسێ لە غەیری خوا دەترسێ هەر کەسێک خوا سبحانه وتعالى بەو پەڕی خۆشەویستی خۆشی نەوێ مبتلا دەبێت بە خۆشەویستی غەیری خوا سبحانه وتعالى ئیتر کاتێک ئەوانە پابەر نابن بەو حەقەی کەوا دەیزانن مبتلا دەبن بە باتیل مبتلا دەبن بە باتیل لێ یەکسەر لە پاشە دەفەرمێ واتبعوا ما تتلو الشياطين على ملك سليمان چون اتباعی ئەو شتیان کرد کەوا شەیطانەکان باسی دەکەن لە عەهدی سليمان كوا مسألة سحرة كوا كاتك كوا آمادة نبون من الكذب لبو حق أواتون اتباع باطل ينكر كاتك كوا آمادة نبون من الكذب لبو أو قرآنك أو بري حق تدا أواتون اتباع الشيطان كان ينكر لو كوا دستيان لقل ساحر كان تيكلكر جولك ساحر براستي لتاريخ يشي دور دريج لقل يقدا بوينا تكريب لين جولك ساحر دور يقدراون عادة ساحر علاقي با جولك هي وجولكش عادة علاقي بشياطين إنس وجن هي سبحان الله تاوكو أو قباحة نبكن كوكو لو آتيدا خواي سبحانه وتعالى للدواتر بس إذا كانت كوا أوان كإيمانيان بو حقينينا كلا خواي قول لبو بيغمبر دابس صلى الله عليه وسلم أو لمقابل داتون اتباعي أو سحران كر كوا شيطان كان لعهد سليمان دانكر كدواتر إن شاء الله تعالى دين تفاصيل أو قضية بپشتواني خواهي يقول لواني داهاتو باز دكين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون